ئەمریکا دەنگی بە بەرنووسێکی پێشنیازکراوی ئەنجومەنی ئاسایش نەدا کە دەیەویست پارێزگاری لە مەدەنیەکانی فەلەستینی بکات. لە دەمێکدا بەرنووسێکی پێشنیازکراوی ئەمریکاش پەسەند نەکرا کە پەرەسەندنی گرجی ئەم دوانەی خستە سەر ئەستۆی حەماس. بەرنووسی پێشنیازکراوی کۆیت پشتیوانی پێویستی بۆ پەسەندکردن هێنایەوە، بەڵام ویلایەتە یەکگرتووەکان مافی دەنگنەدانی خۆی بەکارهێناوە بربەستی کرد. ئەمریکا لە دەنگدانی ڕۆژی هەینیدا دوور خرایەوە و تەنیا وڵاتێک بوو کە دەنگی بە بەرنووسی پێشنیازکراوی خۆیدا. بۆلیڤیا، کۆیت و رووسیا دەنجیان بە بەرنووسەکە نەدا. لە دەمێکدا 11 ئەندامی دیکەی ئەنجومەنی ئاسایش خۆیان لە دەنگدان پاراست. پێش دەنگدان سەبارەت بە بەرنووسی پێشنیازکراوی کۆیت نوێنەری ئەمریکا تێبینی خۆیان بوو. لەبەرەوەی ئەم بەرنووسە لە وەسفکردنی ڕووداوەکانی ئەم دوانە لە غەزەدا باشکرا ڕاستی و دروستی تێدانیە و ئەوەش زیان بە هەوڵەکانی بەرەو ئاشتی دەگەێنێت. ئەمریکا لە دژیان بەرنووسەیە و ئەگەر پێویست بێت پەسەندی ناکات. بەڵام ڕێگایکی تر بۆ کەسانە هەیە کە لە توانیاندا بوو ئەو ڕاستیان بۆ دەربکەوێت کە کاری تێرۆریستی حەماس بۆ کارێکی بەرچاو لە نائارامیەکانی ئەم دوانە و دۆخی نالەبار لە غەزەیە. ئێمە پێشنیازی بەرنووسێکی بەجیا دەکەین. بەرنووسی کۆیت داوای دەکرد کە لەشکری ئیسرائیل هەر چەشنە بەکارهێنانی زۆر ڕابگرێت. ئەمریکا گوتی بەرنووسەکە یەکلایەنەیە و تێیدا ئاماژە بە حەماس نەکراوە. پاڵوێزی بریتانیا بۆ نەتەوە یەکگرتووەکان ڕەخنەی لە هەردووک بەرنووسان گرت. بەریتانیا لە مێژە سەبارەت بە مەسەلەکانی ئیسرائیل و فەلەستینەکان پشتیوانی لە کردداری UN کردووە. هەر بۆیە بەڕێستەرۆک زۆر جێگای داخە کە بەرنووسەکانی ئەمڕۆ خاڵی وان تێدان کە یان پارسەنگ نەکراون یان ئەوەی زۆر ڕوون نین. بۆیەنە بەرنووسی کوێت ناوی لایەنەکانی تێرۆریستی وەک حەماس و جیهادی ئیسلامی فەلەستینی تێدانی. ئێمە حەماس محکوم دەکەین، بەڵام لە هەمان کاتدا جێگای داخیشە کە بەرنووسەکەی ئەمریکا بە شێوەیەکی پێویست ئاماژەی بە بەرپرسیاتیەکانی ئیسرائیل لە پەیوەندی غەزەدا نەکردووە. نەتەوەیەکگرتووەکان هۆشداری داوە کە توند و تیژەکانی ئەم دوانەی نێوان ئیسرائیل و فەلەستینەکان هەرە پەرەسەندنێکی جددیە لەوە تا 2014ەوە کە شەڕ لە نێوان حەماس و ئیسرائیل ڕوویدا.